دیپلۆماسیەتی نێوان ئەمریکا و ئێران لە ماوەی دوودەیە ڕابردوودا لە نێوان دوو جەمسەری دژبەیەکدا گوزەری کردووە. لەلایەکەوە ڕێکەوتنی ئەتۆمی ساڵی 2015 سەردەمی باراک ئۆباما کە لەسەر بنەمای دیپلۆماسیەتی فرەلایەنە داڕێژرابوو. لەلایەکی تریشەوە لە یەکتێگەیشتنی جنێفی 2026 سەردەمی دۆناڵد ترامپ کە وەک مۆدێلێکی بازرگانی گشتگیر دەردەکەوێت. سەردەمی ئۆباما ڕێکەوتنێکی تەکنیکی و سنووردار بوو. ڕێکەوتنەکەی باراک ئۆباما کە بە پلانی کاری هاوبەشی گشتگیر ناسراوە استراتیژیەکی هەنگاو بە هەنگاو بوو. ئامانجی سەرەکی تەنها پاخستنی توانای ئەتۆمی ئێران بوو لە بەرامبەر هەڵگرتنی سزاکاندا. ئەگەرچی ئەم ڕێکەوتنە کۆدەنگیەکی نێودەوڵەتی و چاودێریەکی توندی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی لەگەڵ بوو، بەڵام دۆناڵد ترامپ هەمیشە بە خراپترین ڕێکەوتن لە مێژوودا وەسفی دەکرد. ڕەخنەگرانی ئۆباما پێیان وابوو ڕێکەوتنەکە سێ کەلێنی کوشندەی تێدایە، ئەوانیش کاتیبوونی بەندەکان، پشتگوێخستنی تاقیکردنەوە موشکیەکان و فەرامۆشکردنی هەژبوونی ئێران لە پایتەختە عەرەبیەکانی وەک دیمەشق و بەغدا و بەیروت. دۆناڵد ترامپ دوای کشانەوە لە ڕێکەوتنەکەی ئۆباما سیاسەتی ئەو پەڕی فشاری گرتووەتە بەر کە ئەم قۆناغا بە جەنگێکی سارد و خەرجکردنی پارەیەکی خەیاڵی لە کەرتی سەربازی و ئامادەکاری بۆ ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆ تێپەڕی. بەڵام دوای ساڵانێک لە گرژی ترامپ هاتووەتە سەر مێزی گفتوگۆ و ڕێکەوتن، یان ڕاستتر بڵێین یاداشتی لێکتێگەیشتنی نوێی ساڵی 2026 واژوو کرد کە بڕیارە ببێتە سەرەتای ڕێکەوتنێکی هەمیشەیی و گشتگیر. ئەم ڕێکەوتنە سەرەتاییە کە بەناوبژیوانی قەتەڕ و پاکستان گەڵاڵەکرا 14 خاڵی سەرەکی لە خۆ گرتووە و هەوڵ دەدا دۆسیەی ئەتۆمی لەگەڵ ئاسایشی دەریاوانی و پرسی لوبنان پێکەوە گرێ بدات. تەنگژەکان و ئاڵۆزیان نوێیەکان جیاوازی بنەڕەتی لەوەدایە کە ترامپ دەیەوێت بە پێشکەشکردنی پاکێجێکی گەشەپێدانی 300 میلیارد دۆلاری و کردنەوەی گەروی هورمز ئێران ناچار بە پاشەکشە بکات. بەڵام چاودێران ئەم ڕێکەوتنە بە فشۆڵ وەسف دەکەن چونکە زیاتر ڕەهەندی تاکلایانەی هەیە و گەرانتیە یاساییە نێودەوڵەتیەکانی لاوازە. لەلایەکی دیکەوە لە خۆگرتنی پرسی حیزبوڵڵا و لوبنان لە نێو ڕێکەوتن نامەکەدا بنیامین ناتانیاهۆ و حکوومەتی قەوارەی ئیسرائیلی خستووەتە دۆخێکی دژوارەوە چونکە پاراستنی پێگەی هێزە ناوچەیەکانی ئێران لە بەرامبەر دەستکەوتی ئابووری هێڵە سوورەکانی تەل ئەبیب دەبەزێنێت. چاودێران پێیان وایە ڕێکەوتنەکەی ئۆباما هەوڵێکی یاسایی و دامەزراوەیی بووە بۆ کۆنتڕۆڵکردنی تاران. ڕێکەوتنەکەی ترەمپیش زیاتر وەک گرێبەستێکی بازرگانی و بانگەشەی هەڵبژاردن دەرەکەوێ. ستایشەکانی ترامپ بۆ ئەم دەستکەوتە لە کاتێکدایە کە جێبەجێکردنی مەرجەکان لە ماوەی 60 ڕۆژدا و بەبێ ڕەزامەندی هاوپەیمانە هەرێمیەکان ئەستەم دەرەکەوێ. دوجار ئەم لێک تێگەیشتنە دەکرێت ببێتە هۆی سەقامگیری ڕاستەقینە یان تەنها ئاگر پرژێنێکی کاتیە بۆ ململانەیەکی مێژووی کە هێشتا ڕەگ و ڕیشەکەی لە ناوچەکەدا بە زیندوی ماوەتەوە.